جێژنی کافرەکان بەتە دوو جێژنە هەیە ئەگەر پێش ئیسلام 1000 جەژنە هەبوو بێ هینە تەوایەتیە هیچیە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ إن الله أبدلهما بيومين خيرين منهما رسول الله فەرمێ الله بۆی گۆڕیوی ئەو جەژنانت الله گۆڕیوێتی قبوڵتان نا ئەڵێ قبوڵم نییە پیرۆزە بێ جەژنی کوفر و زور بۆ خۆت لە ناویە بە تاگەیتەوە بە پەروەردگارێت لەوێ پیاوانە سنگ دەرپەڕێنە بڵێ چوون بامما لەو دەشتە هەڵبەزیمەوە قبوڵم نەبووتەوە بۆم بگۆڕی من هەر خەریکی فیعلی خۆم ئاوا بڵێ لە قیامەتدا بە ئەڵڵا بینمەوە رسول الله صلی الله عليه وسلم پێت ئەفەرمێ الله بۆی گۆڕیوی بە باشتر لەوان کە جێژنی قوربانە و جێژنی ڕەمەزانە بەس لەوانە بخەوە هەتا ئێوارە هەڵنەسی لە کەی جەژنە جەژن وەکو جاران نەماوە خۆش نییە جاران خۆش بوو